سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە شاری مانچستەر هەستا بە کۆبوونەوەی ئەندامان. ئەماز لەو کۆبوونەوەیە ئەوەیە کە ڕێنمایی تەواو بدا بە ئەندامە تازەکان و چەند باس و خواستێک بۆ چالاکی ئایندەیە باز بگرێت لەگەڵ ئەندامە تازەکانیشە. بە ناوی خۆمان و دەستەی کارگەڕی ڕێکخراوەکەوە بە خێراتنی یەک بە یەکتانەکەین، سوپاسی ئامادەبوونتانەکەین. ئەمڕۆ حوتی سێ ئێمە لێرە وەکو ڕێکخراوی داکۆک لەگەڵ ئەندام بەشێک لە ئەندامەکانمانە کۆبووینەتەوە بۆ باسکردنی کاروباری ڕێکخراوەکە و ئەو کار و چالاکیانەی کە لە ڕابردوو کردومانە و ئەوەشی کە پلانمان هەیە ئینشەڵا لە ئایندادا بیکەین. من دەمەوێت سەرەتا پێشەوەی دەست پێ بکەم وەکو ڕێزێک بۆ هەموو ئەو شەهیدە بە ڕێزانەی ئەو شەهیدانەی کە ئێمە ساڵانە یادیان نەکەینەوە، شەهیدی ڕۆژنامەنووس و قەڵەم دەقیقەیەک وەستان بۆسین بۆ ڕێزگرتن لە گیانی پاکیان. بە ناوی دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوەکەتان ڕێکخراوی داکۆک بە خێراتنتانەکەم بۆ کۆبوونەوەی بەرفراوانی ئەندامان و دەستی ماندووبووتان نەگووشم کە هەریەکەتان لە شوێنێکی دوورەوە تەشریفتان هێناوە و ماندوو بوون. بەڕێستان وەکو هەمومان دەزانین زیاتر لە ساڵێکە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی لەسەر دەستی چەند چالاکوانێک و ئازادی خوازێک لە وڵاتی بەریتانیا دامەزراوە. داکۆک جەخت لە ئازادی تاک بە تاشی کورد چ لە تاراوگا چ لە کوردستانی خۆشەویست ئەکاتەوە و هەروەها فریادڕۆسێکە کە بەرگری لە هەموو مرۆڤێکی ستەم لێکراو بەبێ جیاوازی چینایەتی و ڕەگەز و ئاینەکات لە هەر سووتێکی ئەم دنیایە درک بە نادادپەروەری بکەین، دیفاعی لێەکەین بەبێ ئەوەی دووجار بیری لێ بکەینەوە. جێی باسە بیرتان بێنمەوە کە داکۆک لە کاتێکی زۆر هەستیاردا لەدایک بووە، کاتێک کە گەندەڵی باڵی کێشاوە بەسەر تەواوی هەرێمی کوردستاندا، کاتێک بە یاسایی و دزیکردن و خاک فرۆشتن و واستە و واستەکاری و خزمێنە و سەرکوتکردنی چالاکوان و ڕۆژنامە نووسان و دەستدرێژیکردنە سەر زیندانیەکان و هێنانی دوژمن بۆ سەر خاک و نیشتیمان و چاوساخیکردنی تورکیا و ئێران و سێخوڕیکردن بە براکانمان لە پارچەکانی تری کوردستان و مەلەفی ئافرەت و بازرگانی دەرمان و بە هەدەردانی سامانی گشتی لە بەرزترین ئاستیدایە. بۆیە هەرگیز پێتان وانە بێت کە ئەو ڕێگەی هەڵتان بژاردووە ڕێگەیەکی ئاسانە. برایان ئێمە دیفاع لە خاکێکەکەین کە سەرگردەکانمان جاشی دوژمنەکانمانن، شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن. هەر لەبەر ئەمەیە کە ئەرک و مافەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ قورستر دەبن، بەڵام هیچ ئاستەنگ و بربەرسێک سارمان ناکاتەوە و سارتان نەکاتەوە، چونکە لە کۆتاییدا براوە ئێمەین و مێژوو ڕەحم بە هیچ خاکفرۆشێک ناکات. بە کورتی پێش ئەوی بچمە سەر بابەتەکەی من کە یاسای چالاکوانیە، ئەمێ باسی ڕۆلی ڕێکخراوی داکۆک بکەم. لە ماوەی ساڵێکدا بەڕاستی ئێمە توانیمان ببینە جێ متمانەی زۆرێک لە خەڵکی کوردستان و زۆرێک لە نخبە دیارەکانی خەڵکی کوردستان ئەوانەی بە تایبەت ناڕازی هەم لە ئەندام پەرلەمانەکان لەو کەسانەی کە لە ڕابردوودا ڕۆلیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات. ڕێکخراوی داکۆک لەو ماوەیەدا توانیوێتی خەڵکێکی زۆر سوودی لێ بکەینێ، هەم لە ڕووی بەخۆ داچوونەوە لە کاری چالاکوانی و هەروەها لە ڕووی ئەوەی کە بەشێک لە ئەندامانمان یان لە چالاکوانان غەیری ئەوەی کە ئەندامی ڕێکخراوی داکۆچیش بی بەهانایان وەچوە لە دیپۆر سەنتەرەکان توانیومانە دەریان بینین. بۆیە ئێوە هەمووتان ئەبێ شانازی بە خۆتان بکەن بە چاوێکی زۆر گەورە سەیری ئێوە دەکرێن. سپاس بۆ هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و زۆر بەگەرمی بە خێراتنی ئەو ئەندامە تازانە بکەم کە تازە پەیوەندیان کردو. ئەمە یەکەمین کۆبوونەوەیانە کە لەگەڵ ئێمە بەشدار ئەبن. دووبارە بە خێراتنیانەکەین بۆ ناو ڕێکخراوی داکۆک. ڕێکخراوی داکۆک لە ئێستادا دەتوانم بڵێم سەرەکیترین ڕێکخراوە کە خەم لە کاروباری پەنابەرانەخوا لەگەڵ ئەوەشە هاوشان ئاگامان لە بارودۆخی هەرێمی کوردستانە، لە چینی مامۆستایانی ناڕازی، لەسەر جەم چین و توێژەکانی فەرمانبەران و هەموو ئەوانەی ئەو هاوڵاتیانی و هاونیشتیمانیانەی ئێمە کە لە سایەی دوو دەسەڵات دوو بنەماڵە و هەموو ئەو هاوازانەی کە لەگەڵیانان
نقمی زوڵم و ستەم بوونەتەوە لەسەر دەریایەک نەوت و ئەو هەموو داهاتەوەی ژێرزەوی و سەرزەوی نەک موچە نییە بڵکە بەڵکو بگرە ڕوبعە موچە و ژیانی تیان نەماوە لە هەموو سێکتەرەکانی تەندروستی پەروەردە هەمووی دراوە بە کەرتی تایبەت و بە کەسوکاری بەرپرسە باڵاکان. بۆیە ئێمە لێرە وەکو ڕێکخراوی داکۆ هەمیشە بە دوو ڕێگا کار دەکەین. ڕێگای یەکەمانەوەی ئاگامان لە هەموو ئەو خەڵکو و هاوڵاتی و کۆچبەر و پەنابەرانەیە کە لە بەریتانیان بتوانین ئەگەر پێمان بکرێ ڕێنماییان بکەین. خاڵی دۆمیشان ئەوەیە کە ئێمە وەکو بەرەیەکی بەهێز وەکو ڕێکخراوێکی سربەخۆی بێلایەن 100% سربەخۆی بێلایەن کار دەکەین لە هیچ هێز و لایەنێک پاڵپشتیمان وەرنەگرتووە تەنها لەسەر دەستی خۆمان سەرەتا دەستەی بەڕێوەبردن لاوەڵەوە ئێستاش بە هاوکاری ئەندامە خۆشەویستەکانمان کار و چالاکیەکانمان تێپەڕێنین. سوپاس بۆ سەبر و ئارامیتان کە توانیمان بە ئارامی و بە هێواشی کۆبوونەوەکە دەست پێ بکەین. زۆر گرنگە کە بەشداری هەر جۆرە چالاکیەک هەر خۆپیشاندانێکەکەی بزانی بۆ لەوەیت هەر ئەسڵەن بزانی ئەو قەزیە چییە ئێمە بۆیە ڕۆین. ئێمە و خەڵکانێکی تر کە گیانی ئۆپۆزیسیۆنیان تایە لە هەرێمی کوردستان زۆر چاویان لەم جۆرە چالاکیانەی ئێمە هەیە وا نەزانن. یعنی ئومێدێکی زۆر لەسەر ئەم جم و جوڵ و کۆبوونەوە و خۆپیشاندان و چالاکیانەی ئێمە هەیە. ئومێدێکی زۆریان هەڵچنیوە لەسەر ئەم حرەکەیە. بڕۆ سەیری تاریخی هەموو سیاسێکی کورد خوێنەرەوە سەیرێکی بکە بزانە لە ڕاستیە چەندیان ئەوەی تۆ ڕۆژن بین. هەر ئێستا سیاسیەکانی کورد سەیر بکە وەڵڵا وەبیللا لە ساڵ 90 ئەوەی دانیشتە لەم وەڵا لەوان عەقڵترن لەوان بە ویجدانترە لەوان بە ئەخلاقترە. بۆ شایانی ئەوە نەبی کە تۆ سەرکردایەتی پێشەنگایەتی بکەیت. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکوانان و ئەندامی ڕێکخراوی داکۆ بەشداریمان کرد لە کۆبوونەوەی ئەندامەکانمان هاوتێمان کرد لەسەر ئەو کار و چالاکیانەی کە لە ڕابردوو لە داهاتوو ئەنجامیان دێت. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە حوتی سێکە توانی بەشداری کۆبوونەوەی ڕێکخراوی داکۆ بکەم کە ڕێکخراوی داکۆ کە ئازادانە و تێنە کۆشەرانە بکە بە بەردەوامی هەوڵدەدا بەرگری لە مافەڕەوەکانی گەلی کورد و جینی ستەمکار بکات کە لە هەرێمی کوردستان کە زوڵمێکی زۆر لە مامۆستایانی جینی نادات پەروەردەکرێت. من وەکو بشڕا ئازاد خالید دەستخۆشی تایبەتم هەیە بۆ هەمووتان بۆ ڕێکخران و ئامادەبوانی ئێرە دەستخۆشی تایبەتم هەیە بەڕاستی ڕێکخراوی داکۆ فێری کردین کە ئێمە ئەبێت هەمیشە بەرگری لە مافەکانی خۆمان بکەین و ئەبێت هەمیشە پشتگیری ئەو کەسانە بکەین کە لە ئێمە دوورن لێرەوە لەم وڵاتە غەریبیە. من وەکو خۆم وەکو ئافرەتێک بەڕاستی پێم خۆشە ڕۆڵی ئافرەت وەکو هەموو ئافرەتانی وڵاتانی تر پیشان بدرێت. سڵاو لێبێ ئێمە ئەوڕۆکۆ بوونێتەوە بۆ گەورەکردنی ڕیزەکانمان و ناسینی ئەندامە نوێیەکانی ڕێکخراوەکانمان و داکۆک زۆر شتی پێبەخشیوم. یەکێک لەوانە ڕۆشنبیری زیاتری پێبەخشیوم بۆ ئەوەی زیاتر دام بە مافی گەلەکە خۆمان دابنێن و پشتگیری لە گەلەکەی خۆمان بکەین بۆ ئەوەی مافەکانیان لە دەست نەسێ و دژی ئەو سەم و دەسەڵاتەی کە لە کوردستان دەکرێت ئێمە دژیان بۆستینەوە و خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرە بووم چەند شتێکی جوانیان پێوتین و لەوەی بەڕێزیش دەستخۆشێکی زۆرم هەیە بۆ ڕێکخراوی داکۆک لەبەرەوەی ڕێکخراوی داکۆک هەموو کاتوانیوێتی دەنگە ناڕەزایەکانی خەڵک و میلەتی کورد بگەێنێت بە بەرپرسان و بە بتوانێت ئەو گەندەڵکارانە کە هەنە لە ناویان بێت و بەهۆی دەنگی ئێمەوە بتوانین ئازادی خوازانە بچینە پێشەوە. ڕێکخراوی داکۆکش پێشەنگ بووە لە پێشەوەی هەموو ئەم دەنگیانە و ناڕەزایانە بۆیە دەستخۆشیان لێ دەکەم. بۆیە هاتوین بۆ کۆبوونەوەیکی وا ببین بە ئەندامی ڕێکخراوەکە لەبەرەوەی توانای ئەویان هەیە دەنگی ناڕەزاییان بگەێنین بۆی گەندەڵکاران بە سزای خۆیان بگەن و دەستخۆشی لە ڕێکخراوی دەکەم بۆ کۆبوونەوەی هەنامەتازەکانی بەڕاستی کۆبوونەوەی زۆر باش لەحزەی زۆر باش بەنسبەت لەوەی کە ئەو هەنامەتازانەکە چی بکەن و چینەکەن بەشداری خۆپیشاندانەکان بکەن هاوکاری هاوڵاتیان بکەن بۆ ئەوەی دەسەڵاتدارانی هەرێم بناسن کە چۆن گەندەڵ چۆن دەسەڵات چۆن مافی خەڵک مافی ڕۆژنامەنووسان پێشێ دەکەن و زۆر دەستخۆشی لێ دەکەم و زۆر سپاس.